ژیان چیتر ناڕۆ بڕێەوە بەڕاستی ژیان هەموو وەسا لە دوکاندار لە فەرمانبەر سڵاو لێبێ ئەم قوفڵ و زنجیرە چییە بەدەستەوە لەگەڵ یا دروشمی شۆڕشی سپی هەڵگردووە کورد دەڵێ جامپەر بوو لێ ڕژێ بەڕاستی خەڵ زۆر بێتاقەتە زۆر بێزارە ئەمە ئەو کلیل و قوفڵە بە شۆڕشێکی سپی بەویستی خوای گەورە و بە پاڵپشتی جەماوەر ئەچینە سەر بارەگای ئەو حیزبانەی کە خاوەن بڕیار و دەسەڵاتن لە وڵاتە کلیل و قوفڵ دەین لە دەرگاکانیان با دڵنیا بن بەڵام بە خوێن ڕشتن نا بە شۆڕشی سپی بۆ ئەوی کە فشارێکی گشتی دروست بێ لەسەر ئەو حیزبە خاوەن بڕیانانەی کە لە کوردستاندان یاوە تا خۆیان موچە بن یاوە تا ملکەچی داواکارەکانی بەغا بن بۆی موچە بێت بۆم خەڵکە و ژیان چیتر ناڕۆ بڕێەوە بەڕاستی ژیان هەموو وەسا لە دوکاندار لە فەرمانبەرە هەرچی فەرمانگەکانە گشتی کلیل و قوفڵی لێ درراوە ئەی بۆ بارەگاکان کلیل و قوفڵی لێ نەدرێت ئێوە خۆتان فەرمانبەر یا کاسب من مامۆستام 30 ساڵە مامۆستام بەڵێ ژیان نییە بەڕاستی هەفتا ڕۆژە موچە نەدراوە دۆخی هاوڵاتیان فەرمانبەران بەگشتی کاکە ژیان وەساوە بەڕاستی لە دوکاندار و لە پرۆژەکانەوە لە بازار و لە شۆفێر و هەر هەمی گلەیە لە مۆسا بەڕاستی یاین نەبوو ناکرێت لە نەوەتەکانی ژەوە نەبووە بە ساڵی نەوەتەکان 6 مانگ موچە نەهات ئەو کاتە ئێمە دروشمێکمان هەڵگرت دڵمان گەرم بوو ما سەری بڵند بۆ موچە نەوین ناکەین بەڵام ئێستا هەیە ئیسا حکوومەتەکە هەیەی دەبێڵن با نەوتەکە یا خۆتان بیفرۆشن بە ڕێکوپێکی بدەنە ئەم خەڵکە یاوە تا ملکەچمە بە داواکارەکانی بەغا بۆی کە چیتر ئەم خەڵکە لەم ڕزالەتی و لەم نەهامەتی نەجاتی بی و بەشێک لە مامۆستایان و چالاکوان و هاوڵاتیانی قەزای کلار ئەمڕۆ هاتوونە تێرە گربوونەوەتەوە ئامانشان لەم گربوونەوەیە چییە؟ ئامانچمان کە لێرە گربووینەتەوە بۆ پیشاندانی نیگەرانی و ناڕەزایەتیەت بۆ حکومەتی هەرێم کە بێباکە لە دروستکردنی گرفت و نامەتیەکان بۆ خەڵکی کوردستان و ئیدانەکردنی ئەو شەیدکردنی ئەو کاک حەسەنە لە ناوچەی وەرتێ بەڕاستی ئەمە کارێکی دیکتاتۆرانەیە کارێکە نادیموکراسیانەیە کارێکە بەداخەوە بەستەنا لە حکومەتە دیکتاتۆرەکانە ئەبینرێ کاتێک کەسێک خۆپیشاندانێکی هێمنانەکە بەڵام لەو لاوەتۆ بە چەک و بە کۆمەڵێک کەسی چەکدار کۆمەڵێک کەسی چەکپەرستۆ دێ سەیرەکەی هەلپەرستەوە دێ سەیرەکەی دێ ئەبێتە هۆی کوشتنی کۆمەڵێک کەسایەتی کۆمەڵێک کەس لە وڵاتەکەم وڵاتە کوشتنی لە نابڕێ بەداخەوە بەرپرسی یەکەم لێرە سەرۆکی حکومەت و جێگرەکەیتی.